بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. حکوومەتی عێراق بۆ ئەمساڵ وەرگرتنی بەشەگەرمی جوتیارانی هەرێمی کوردستان کەم دەکاتەوە. بەپێی بڕیاری وەزارەتی کشتوکاڵی عێراق بۆ ئەمساڵ نزیکەی 500,000 تەن لە گەرمی جوتیاران لە هەرێمی کوردستان وەردەگیرێت، لە کاتێکدا بەرهەمی گەرمی جوتیاران بۆ ئەمساڵ زیاترە لە 1 ملیۆن تەن لە هەرێمی کوردستان. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی عەبدوڕەحمان عەلی ئەندامی لیژنەی کشتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان، هەروە لە هەولێرەوە دکتۆر ئەنوەر عومەر وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. دیارە بەڕێزان ئێمە پێمان باش بوو وەزارەتی بازرگانی هەرێمیش لەگەڵمان بێت، پەیوەندیمان کرد بە چەند بەرپرسێکی وەزارەتی بازرگانی، بەڵام بەشدار نەبوون لە بەرنامەکەکەوان. ڕاستەوخۆ بەرپرسیارن لە وەرگرتنی گەرمی جوتیاران لە هەرێمی کوردستان. کاک عەبدوڕەحمان بەخێر بێ، ئەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی چ هۆکاری چێکە ئەمساڵ تاکو ئێستا پرۆسی وەرگرتنی گەرمی جوتیاران
دەستی پێ نەکردووە تاکو ئێستا سایلۆکان بەڕووی وەرگرتنی گەنم لە هەرێمی کوردستان نەکراونەتەوە. بەڵێ دیارە ساڵانە وەرگرتنەوەی گەنم یا بە بازارکردنی گەنم لە هەرێمی کوردستاندا لە 1/6 دەست پێ دەکات تاوەکو 1/8 بەڵام ئەم ساڵ بەهۆی هەبوونی کۆمەڵی کێشە و گرفت هەم لە وەرگرتنی گەرمەکە لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە و هەم لە ڕاستیدا تهدیدکردنی ئەو ڕێژەیە کە لە جوتیارانی هەرێمی کوردستان وەرەگیرێتەوە ئەمە وای کردووە گرفتەکەی زیاد کردووە چونکە ئەگەر لە ساڵانی ڕابردووە گەنمەکە هیچ جوتیارێک بۆ نمونە جوتیارێک 50 تەنی هەیە هەر 50 کیلۆ وەرگیرا بێت ساڵی ڕابردوو کە ساڵی 2016 بوو لە 170 گەنم وەردەگیرایەوە لە جوتیارانی هەرێمی کوردستان ئەم ساڵ ڕێژەکە تاوا دابەزیوە بۆ بەپێی شارەکان بەداخەوە دەیڵێم جیاوازێکی زۆر کراوە بۆ نمونە جوتیارێکی سنووری پارێزگای سلێمانی ئەگەر 50 تەنی هەبێت تەسەورم وایە بەپێی ئەو جەدوەلەی بێ کە دانراوە لە 15 زیاتری لێوە ناگیرێت کە ئەمەش لە ڕاستی داوا دەکات گەنمێکی ئەجگار زۆر بە تایبەت بۆ جوتیارانی سنووری پارێزگای سلێمانی وە کوردستان بەگشتی دەمێنێتەوە بۆیە پێویستە عیلاجێکی ئەم گرفتە بکرێت چونکە ئەگەر عیلاج نەکرێت لە ڕاستیە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی جوتیارانی هەرێمی کوردستان نائومێدی باڵکێشێ بەسەریانە و بە شێوازێکی زۆر لە زەویەکانیان بتۆرێن و پێم وابێت کە جوتیاری لە زەوی تۆرە ئاشتکردنەوەی لەگەڵ کشتتوکاڵ و ئاشکردنەوەی بە کێڵاندنی زەویەکانی کارێکی هەروە ئاسان نەبێت بۆیە ئێمە ئەمڕۆ وەکو بەشێک لە ئەندامانی لیژنەی کشتتوکاڵ و ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق زائیدەن بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی و نوێنەری جوتیاران و چەند کەسێکی کە لێرە لە شاری سلێمانیا کۆبنەوەیەکمان کرد لەسەر ئەو زوڵمەی کە لە هەرێمی کوردستان بەگشتی و شاری سلێمانی بە تایبەت کراوە من یەکداتات بۆ باز بکەم لە بۆ ئەم ساڵی وەرگرتنی گەنم لە هەرێمی کوردستاندا حکوومەتی عێراقی تەنها 442,705 تەن وەرەگرێ کە ئەم ڕێژەیە ئەگەر بەراوردی بکەین بە ڕێژەی پێشنیارکراو یا پێشبینی کراوی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ڕاستیدا ڕێژەکە لە 25 تێناپەڕێت چونکە وەزارەتی کشتتوکاڵ بەپێی ئەو نووسراوی کە ئاراستەی وەزارەتی کشتتوکاڵی عێراقی کردووە ئەوان باز لەوە دەکەن کە زیاتر لە 1,500,000 تەن بەرهەمی گەنممان دەبێت لە هەرێمی کوردستاندا بۆیە ئەگەر ئەو ڕێژەی وەزارەتی کشتتوکاڵ دقیق بێت بە دڵنیاییەوە زیاتر لە 1,100,000 تەن گەرمی جوتیاران وەرناگیرێت و دەبێتە زەرر بەسەر جوتیارانەوە بۆیە ئێمە قسەکانمان لەسەر ئەوە بووە کە هەوڵ بدرێت لە ڕاستیدا هەوڵەکان چڕکرێتەوە لە شەنخۆڵێکەوە هەم وەزارەتی بازرگانی هەم وەزارەتی کشتتوکاڵ و هەم ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی و چی بە هەموو لایەکمان ئەکرێت بۆ ئەوەی کارێک بکەین گۆڕانکاری لە وەرگرتنی ئەو بەشە گەنمەکەین کە بەر هەرێمی کوردستان کەوتووە بەداخەوە دەیڵێم لە دابەشکردنی پارێزگاکانی کوردستانیشدا نادادێکی زۆر کراوە وەستەمێکی گەورە لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و شارەزور و گەرمیان کراوە ئەگەر ئەم قسەیە بکەم بۆ نمونە لەو 442,000 کە دیاریکراوە بۆ هەرێمی کوردستان 175,000 تەنی بۆ پارێزگای دهۆکە 151,000 تەنی بۆ پارێزگای هەولێرە تەنها 115,000 تەن و 115,800 تەنی بۆ سنووری پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیانە کە ئەمە لە ڕاستیدا زۆرترین بڕی گەنم کە ئەمێنێتەوە ئەکەوێتەوە بەسەر جوتیارانی زۆر باش دواتر باز لەو غەدر دەکەین لە مەسەری دابەشکردنی لێمە پارێزگەکەم دواتەکرێم بۆ لای بەڕێز ئەگەر بچینە هەولێر لای کاک دکتۆر ئەنوەر کاک دکتۆر سڵاوت لێبێ زۆر سوپاس بۆ بەژاریکردن لە بەرنامەکەماندا بەر لەوەی کە قسە لەسەر مەسەلەی کێشەی وەرگرتنی گەنم بکەین سەبارەت بەوەی کە بەپێی ئەو ئامارانەی کە لای ئێوەیە ئەمساڵ بەرهەمی گەنمی جوتیاران لە هەرێمی کوردستان چەندە و چەند زیادی کردووە بە بەراورد بە ساڵی ڕابردوو زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ میوانە بەڕێزەکەشتان سپاس بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان بەڕاستی ئەمڕۆ بابەتی گرنگ کە لە هەرێمی کوردستانیان بابەتی کێشەوی بابەتی گەنمە لەبەر ئەوەی هەرێمی کوردستان هەر بە گەنم ناسراوە و لە گەنم جیاوکەیەکی زۆری امتیازی هەیە کاتی خۆشی گەنم هەم لەم هەرێمی کوردستان بەناو وڵاتانی جیهان بڵاو بۆتەوە و لێرە خۆماڵی کراوە ئەوەی کە ئێمە دەیبینین کێشەکە لەوەیە کە عێراق لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراق ئەم بابەتە گەنم بەستراوە بە کۆبوونی خۆراک بودجەی بۆ دادنرا لەسەر ئاستی عێراق کە پێی دەڵێن بودجەی سیادیە بودجەی نەفەقاتی حاکمەیە
لەو بجەیە کە گشتیە لەناو کۆبوونی خۆراشیش بوو هەتا ساڵی 2015 2016 هیچ کێشەیەک نەبوو گەرمەکە وەردەگیراوە احتیاطی خۆی بەڵام بە 2016 تێکەر یان برێم گەرم تێکەر سیاست کرا یان بە سیاسی کرا ئەوە بوو کە بەغدا ویستی وەکو کێشەکانی تر کە کێشە بۆ هەرێمی کوردستان دروستکرا لە گەرمەکەیەوە لە ساڵی 2016 داوایان لە ئێمە کرد کە لیستیان بۆ ڕەوانکەین بە ناوی دووتیاران ئێمە ئەوەمان کرد بەڵام لە ناو سەرەتای پرۆسەکە گوتیان دەبی 10% لە گەرمەکەتان بین نەخوارێ ئێمە ئەوەندەتان لێ وەرناگرین هەرچەندە عێراق کە ساڵانە 2 ملیۆن و 200 2 ملیۆن و 300 2 ملیۆن تەنگەرمی هەیە بەڵام پێویستی بە 4 ملیۆن و نیو تەنگەرم هەیە بۆ ئەوەی کە بیکاتە ئاردوو دابشکە بەسەر خەڵک سەرباری ئەوە دەیەوێت گەرمەکە لە دەرەوە بکڕێت نەک گەرمی هەرێمی کوردستان وەکو دووتیارانی عێراق تەمەشا بکرێ و بکڕێتەوە ئێمە لستەکەمان بۆ ببردێن بەڵام دوایە 10%یان دابەزان لە ناوەندی پرۆسەی وەرگرتنەوەی گەنم کە 20 ڕۆژی ڕۆیشتی بوو تقریبان گوتیان دەوی 20% کەشبین نەخوارێ دەبڕاستی ئەمە دووتیارانی هەموو زەرمەند کرد لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان سەرباری ئەمەش 882,000 تن لە هەرێمی کوردستان کراوە لە ساڵی پارەکە ئەم ساڵ بۆ ئەم ساڵ ئەمە تەوقعمان دەکرد کە کێشە زیاتر پەیدا بکەن ئەوە بوو فعلەن کێشەکە پەیدا و لە سەرەتاوە گوتیان ئێوە لە 70% لە بودجەی داواتان کردووە نوێنەرای خۆتان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق دەڵێن 70% بودجەمان دەوێ ئێمەش 70% ئەو بودجەی کە تەرخان کراوە بۆ گەنم دەدەینەوە بۆ کردنەوەی گەرم لە هەرێمی کوردستان طبعا بەو 70% ئێمە دەبووە 391,000 تن لەلایەک جەنابی وەزیری خۆمان لەلایەک بۆ جەنابی وەزیری پلاندانان لە هەوڵی زۆر دابوون کە ئەم بابەتە گۆڕانکاری بەسەدابێ ئەوە بوو لزنەیەکیان پێکینە لە سەئاستی عێراق بە سەرۆکاتی وەزیری کشتتوکاڵی عێراق دوو ئەندامی کە لەلایەن جەنابی عەبادی و ڕەوان کرام و ڕاوێژکاری ئامادە بوون بێزگە لە وەزارەتی پلاندانان و سەرچاوەکانی ئاو وەزارەتی بازرگانی کۆبوونەوە نوێنەری ئێمەشی لەگەردا بوو هاتنە سەر ئەوەی کە واز لەو لەستا حەفدەیە بینین بەڵام بێن ڕێژەیەک وەگرن ئێمە گوتمان باشە 5 ساڵ باشە لە 2012 تا 2016 وەریگرن گوتیان نا ئێمە 14 و 15 و 16 وەرناگرین لەبەر ئەوەی ئەم ساڵانە ساڵی پشێویە ساڵی دەواعیشی پێ دەڕێن سەنەوات داعشە ئێمە حسابی ناکەین هەرچەندە لە هەرێمی کوردستان بەعکسەوە کشتتوکاڵ زۆر لە پێش بۆ لەو 3 ساڵی ڕۆیشتی خەڵک گەڕاوەتەوە کشتتوکاڵ دەکا وەکو سەرچاوی داهات کە بۆ خەڵک بووە لە بۆی لە کەرتەکانکە کاری لەدەست چووە گەڕاوەتەوە بۆ کشتتوکاڵ بەڵام ئەمان لەبەر ئەوەی قەفزەیەکی باش هەبوو لە گەرم لە هەرێمی کوردستان لەو 3 ساڵی گوتی ئەو 3 ساڵە بەلا دەنین ئێمە دێنە سەر ساڵی 2009 و 11 لەگە 2013 معادلێک وەردەگرین زائد 500 ئیزافە دەکەین ئەو معادلەتان پێ دەدەین کە ئەوە بۆ پێوەرێک لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان 442,700 تەنی بۆ دانرا کە بیکرێتەوە نوێنەری ئێمە لەوێن دەرێ کە لەو کۆبنەوە دابوو تەحەفوزی کرد ئێستاش تەحەفوزەکەی ماوە کە لەبەر ئەوەی 2014 و 15 وەرنەگیراوە گوتی من ڕابنابووم بەو کۆبنەوەی یان بەو مەحزەرێک کە دەنووسن بەو پێشنیاری کە بەرزی دەکەنە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام ئەوان قسەی خۆیان کرد ئینجا نوێنەری ئێمە گوتی ئەمە پێشنیارێشکە دەکەین بابێن لەسەر دانیشتوان دابەشکەین ئەو ڕێژەیە یان یەک بە محافظە بەو شێوە ڕەبتشکەن بە کۆبوونی خۆراک 555,000 تن ساڵانە پێویستی هەرێمە بۆ ئەوەی بیکاتە ئارد بیداتەوە خەڵکی ئێمە بێن ئەو 555,000 تەنەمان لێوەگرن بەڵام بە ڕێژەی دانیشتوان دابەشکەن ئەلەو کاتەش وەکو کاک عەبدوڕەحمان باسی کرد خۆ سلێمانی لەوانەیە دانیشتوانی لە هەموو شارەکان باشتر دەبوو هەر بۆ پێشنیاری ئێمە زیاتری بەردەکە بەڵام لەو کۆبنەوە ڕەتکراوە گوتیان ئەمە ئەو پێشنیاری ئێوە قبول ناکەین ئێمە هەر لەسەر معیاری خۆمان دەڕۆین کە 2009 2013 لەگە زاید پێنجەکەی کاک دکتۆر کەم کراوە ئەوەی کە ئەمەش پێشبینی دەکەین ئەلف و پێشبینی ئێمە 1,673,000 تن بوو بەڵام دوایە کە قایمەکەمان کرد 1,513,000 تن دەرچوو لە هەرێمی کوردستان کە گەرم هەیە هەرچەندە هەمووی هەر پێشبینی لە بە ئەوەی دوور نەکراوی هێشتان تەوەقع دەکەین لەو نسبەیە هێشتان بێتە خوارێ لەبەر ئەوەی ئەم ساڵ ڕێژەی بڕشتوە بۆ شێوە نەبووە لە یەکی شەش ئێمە لستەکەمان ڕەوان کرد کە لە یەکی شەش دەبووە دەست پێ بکە بەڵام سلێمانی لەبەر ئەو کێشەی کە کەمی بەرکەت بوو لە دابەشکردنەکەی بینی هەڵەبجە و بینی گەرمیان و بینی سلێمانی دواکەوتن ئێمە هەولێر دووەکمان ڕەوان کرد لە یەکی شەش نووسراوەکەیان بەدەستگەیشت بەڵام ئەمرێکیان دەکرد کە تەڕەیوز بکەن لەو بابەتەی هەولێر دووەک بەڕێنەکەن تا ئەو کاتێ سلێمانی دەگا ئیتر ئەوە بوو ڕۆژی پێنجشەم سلێمانی مەڕەوان کرد دوای هەڵەیەش تێدا بوو دوێنێ ڕۆژی شەممە ئاخر هەڵەکەیان چا کردەوە ئەویشمان ڕەوان کرد ئەم ڕۆژ کتابێکیان داوا لێ کردین کە بە ڕێژەی ئەوەی کە بەو پێوەرێک ئەوان دایانناوە هەر پارێزگایەک چەندی بەردەکەوی دەوی بە تەوقیعی وەزیری کشتتوکاڵی ئێمە کتابێکیان بۆ بکەین ئەم ڕۆژ ئەو کتابمان بۆ کردن بۆمان بڕێکردن
بەڵێ سوپاس دەکەم دواتر قسە لەسەرەوە دەکەین ئایا وەزارەتی کشتتوکاڵ بەرپرسیارە لەسەرەوەی کە لە دابەشکردنی لە نێوان پارێزگاکان دواتر دەگرێمەوە لای بەڕێزت کاک عەبدوڕەحمان سەبارەت بە مەسەلەی کە بەڕێز وتت ئەوەی عێراق زوڵم لە هەرێم دەکات زوڵمەکەی عێراق چییە و ئەوەی کە دابەشکردنی لە نێوان پارێزگاکاندا چێ لێ بەرپرسیارەوەی کە وتان زوڵم لە سلێمانی کراوە زوڵمەکەی عێراق لە ڕاستیدا بەگشتی لە هەرێمی کوردستان کراوە چونکە وەکو وتم کاک دکتۆر خۆی باسیەوەی کرد کە بە پێشبینی ئەمان 1,600,000 بەرەوجو 475,000 تن بووە دواتر بوو بە 1,500,000 زیاتر بەڵام حکوومەتی عێراقی کە لە 442,000 تن وەرەگرێت لە ڕاستیدا ئەمە کەمترە لە نزیکی 25 بۆ لە سەدا سی ینی نیوەی زیاتر وەرناگیرێت نەگنیوە ینی یەک لەسەر سێشی وەرناگیرێت یەک لەسەر سێشی وەرناگیرێت ئەمە زوڵمەکەی حکوومەتی عێراقی بۆ هەموو خەڵکی کوردستانە و بە جوتیارانی کوردستانە بەڵام بەداخەوە ئەو ڕێژەیە کە دابش کراوە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستاندا دیسانەوە جارێکی کە زوڵمێک وەستەمێک لە جوتیارانی سنووری پارێزگا لەسەر چ بنەمایەک دابش کراوە ئەو لە ڕاستیدا ئەوان ئەوەی ئێمە ئاگادار بین و ئەو کتاب و نووسراوانەی کە ئێمە هەمانە پێم وابێت ئەوان چەند ساڵێکیان کردووە بە پێوار ساڵی 2009 11 و 13 ئەمانە تێگڕاییەکی گشتیان وەرگرتووە کە 442,000 تەنەکە بۆ هەرێمی کوردستان بەڵام دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت وەزارەتی کشتتوکاڵ بۆ خۆی دادپەروەریەکی لە نێوان پارێزگاکانە بکردایە لە وەرگرتنەوەی گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستاندا من یەک نمونە بۆ جەنابەت باس بکەم یعنی سنووری پارێزگای سلێمانی کە پارێزگای هەڵەبجە و 2 ئیداری گەورەشی لەسرە و هەمووشمان دەزانین و ئەمە شتێکە کەس ناتوانێت کوڕی لێ بکە باشترین دەشت لە هەموو عێراقا دەشتی شارەزور و دەشتی بتوێنە ناکرێت سنوورێکی گەورەی وەکو پارێزگای سلێمانی 115,000 تن وەربگیرێت سنوورێکی گرنگی وەکو پارێزگای هەڵەبجە کە 7,000 دۆنم زەوی کشتتوکاڵی هەیە و بەپێی پێشبینیەکان ساڵانە 35 بۆ 40,000 تن بەرهەمی گەرمی دەبێت بەڵام تەنها 8,000 وەدانراوە سنوورێکی گرنگ و فراوانی گەورەی دەشتی کاکی بە کاکی وەکو گەرمیان 13,000 تنی بۆ دانراوە کە لێ وەربگرێت لە کاتێکدا بەپێی پێشبینیەکانی ئیدارەی گەرمیان بۆ خۆیان 150,000 تنیانە بێت بۆیە ئەم ڕێژانە لە ڕاستیدا بۆ سنووری پارێزگای سلێمانی لە 15 گەرم لە جوتیاران وەرەگیرێ بۆ ئێمە قسەکەمان لەسەرەوە بۆ ئێمە ئەمڕۆ ڕاستەوخۆ لە ڕێی تەلەفۆنەوە قسەمان لەگەڵ وەزیری کشتتوکاڵی عێراق کرد و تاکیدمان کردەوە کە ئەم ڕێژەیە وتی ئەو ڕێژەیە دیاری کراوە بەڵام ئەمە قسەی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی عێراقا وتی ڕێژەکە تهدیدە 442,705 تەنە بۆ هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستان وەزارەتی زراعە بۆ خۆی مخەوەلە لەوەی سەرپش کراوە لەوەی کە چۆن ئەمە قسەی ڕاستەوخۆی ئێمە چەند پەرلەمانتارێک بووین چەند بە ڕێزێکی وەزیری کشتتوکاڵی عێراق ئێمە قسەشمان لەگەڵ ئەو کردووە ئەو تەکیلەوە کاتەوە کە لە عێراقەوە بۆ شێوازە دانراوە کە 115 بە 175 بە 150 لە پارێزگاکانە دابشکرێ بەڵام هەتا ئێمە قسەیەکمان لەسەرەوە کرد کە ئایا ناکرێت ئێوە دەخالەت بکەن و ئەم مۆزوعە گۆڕانکارێکی تیا بکەن ئەم بابەتە وتی نەخێر بە هیچ شێوەیە گۆڕانکاریتیان ناکرێت چونکە لە بودجە وەزیری کشتتوکاڵی عێراق لە بودجەی عێراق ئەم بابەتە حەسم کراوە کۆتایی پێ هاتووە بۆیە لە ڕاستیدا ئێمە قسەکەمان لەسەرەوەیە و ئێمە نووسراوێکشمان کردووە بۆ ڕای گشتی و نووسراوێکشمان بۆ ئەنجومەنی وەزیران کردووە کە حکوومەت بۆ خۆی ئەبێ بێتە سەرخات لانی کەم بەشێکی ئەو گەنمەی کە لای جوتیاران ئەمێنێتەوە بۆ ئەوەی نەبێ بە زەرەر و زیان لە جوتیارانی بکرێتەوە چونکە ئەگەر بەو شێوازەی ئێستا ئەو بڕە لە جوتیاران وەربگیرێت ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستاندا ئەکەوێتە مەترسیەوە ئێمە شتێک کە زۆر دڵمان پێی خۆشە بوو ئەمانوێت لە گەنما کە بابەتێکی گرنگە ئاسایشی خۆراکی پێوەبەندا گەیشتونێتە خودداوینکاری بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر ئەم بابەتە چارەسەرێکی بۆ نەدۆچرێتەوە دەڕاستیدا هیچ ئومێدێک بۆ جوتیاران ناگەڕێتەوە ووا دەکات جوتیاران ساڵی کە وە ساڵانی دادێ بە هیچ شێوەیەک بیل لە چاندنی گەنم و دانەوەڵە نەکەنەوە لە هەرێمی کوردستاندا و قسەیەکی کەش لەسەرەوە کرا کە تەکلیفێک لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە کە ئەو تەکلیفکە لە حکوومەتی عێراقی لە بەرپرسانی باڵا بەڵام بەداخەوە ئێمە ئەمڕۆ وەزیری کشتتوکاڵی عێراقی ڕاستەخۆ ئەوەی پێوتین کە بە هیچ شێوەیەک ئێمە ناتوانین 1 تن زیاد بکەین لەو ڕێژەیە کە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە بۆیە پێویستە کە ئەوان نایکەن حکوومەتی هەرێمی خۆمان خۆی بیکات ئەو نەبێ باگ نەبێ بێدەنگ نەبێت و بۆ خۆی بێتە سەرخەت
بجەیەک لانی کەم بجەیەکی تایبەت تەرخان کا بۆ کڕینەوەی گەرمی جوتیاران بۆ ئەوەی چونکە دڵنیاتەکەم لەوەی کە ئەم ساڵ لە وەرگرتنی گەنم لە بنکە سایلۆکانە گرفتێکی ئەجگار زۆر ڕوبەڕووی بنکە سایلۆکانە بێتەوە و گرفتێکی ئەجگار زۆر ڕوبەڕووی جوتیارانی هەرێمی کوردستان دەبێتەوە چونکە ناکرێت جوتیارێک 100 تەن بێت لە بۆ سایلوەیەکی سلێمانی پێی بڵێن من 70 تەن لێوەرەگرم و ئەوەی تری خۆت بڕۆ چی لەکەی لێکە ئەمە کێشە و گرفت و لێکەوتەی خراپی لێکەوێتەوە بۆیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت ئەنجومەنی وەزیران دەیەوێت ئەبێ خۆی حەلیکا وەم پێم خۆش یەکشی کەش بڵێم لە کۆبوونەوەی 15 ساڵی 2015 کە هێشتا وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان لەوێ بوون کە وەزیری بازرگانی کاک سامار سەردار بوو بۆ خۆی لە کۆبوونەوەی 15 داوای کرد لە ئەنجومەنی وەزیران کە نەخشە ڕێگایەکدا بنین چونکە حکوومەتی عێراقی ڕەنگە ئەبۆ دەستیکردن و نەناردنی پارە لە کاتی خۆیان ڕۆژە لە ڕۆژان بیلەوە کاتەوە پارە نەنێرێ و گەنمیش وەرناگرێت بەداخەوە ئەنجومەنی وەزیران ئەم قسەیە یا ئەو پێشنیاران بە هەندووە نەگرت و قسەکەیان ئاوا بوو کە باوەڕ ناکەن حکوومەتی عێراقی بیر لە شتێکی لەو بابەتە کاتەوە بۆیە بەداخەوە بیری لە کردەوە و ئەمە کارەساتی دواترگرم بەڕێزت کاک دکتۆر ئەنوەر سەبارەت بە و پێشنیازەی کەمڕۆ ژمارەێکیش لە پەرلەمانتاران بەوەی کە وەزارەتی کشتتوکاڵی هەرێمیان تۆمەتبار کرد بەوەی کە غەدری لە پارێزگاکان کردووە بۆ نمونە سلێمانی ئەو هەموو گەنمەی هەیە بەڵام کەمترین بڕی بۆ دانراوە ئایا بەڕاست ئێوە وەکو وەزارەتی کشتتوکاڵ ئەو ڕێژەیەتان دیاری کردووە؟ وەڵام منەکە بە بەڕێز بڵێم بە قسەی کاک عەبدوڕەحمانیش ئەگە بێن باسی ساڵی گەنمی ساڵی پار بکەین ئەسڵەن سلێمانی غەدری لێ نەکراوە هەولێر غەدری لێکراوە بەڵام ئێمە وەکو وەزارەت نوێنەری ینی سەرپرشتی هەموو هەرێمی کوردستان دەکەین بۆ نمونە ساڵی پار لە هەرێم لە هەولێر 374,000 تەن گەنم تەسلیم کراوە ئەم ساڵ 150,000 تەن لێوەردەگیرێت کە دەکات 40% لە ساڵی پار بەڵام لە سلێمانی گەرمیان لە هەڵەبجە 223,000 تەن گەنم وەرگیراوە ساڵی پار ئەم ساڵ 115,000 لێوەردەگیرێت یعنی لە 152 ساڵی پار لێوەردەگیرێت بەینەما هەولێر 40% ساڵی پارەکەیە دهۆک نسبەیەکی زۆر باشی بەرکەوتووە کە 274,000 تەن ساڵی پار تەسلیمی سالوی کرد بەڵام ئەم ساڵ 175,000 تەن لێوەردەگیرێت کە دەکات 62% یان 61.7% لێوەردەگیرێت یعنی ئەگەر باسی غەدرەکە بکەین لە هەولێر غەدرەکە کراوە چکە ئەو 40% ساڵی پارەکە بەڵام سلێمانی و سلێمانی و هەڵەبجە و گەرمیان 52% ساڵی پارەکەیە ئەوە لەلایەک تر ئێمە هەر لەو کۆبوونەوەی 16 پێنج کە لە بەغدا کرا کە جەنابی وەزیری کشتتوکاڵی بەغدا کە ئەمڕۆ قسەیان لەگە کردووە کە ئەو ئامادە بوو لەگە دوو ڕاوێژکاری جەنابی عەبادی پێشنیاری نوێنەری ئمە پێشنیاری ئەوەی کرد کە ئەمادەم کەمێکە کەم دەکرێتەوە بابێن لەسەر ڕێژەی دانیشتوان لە هەرێم بەپێی پارێزگاکان دابەشکەین گوتیان نا سایلۆکان ڕەبتە بە وەزارەتی بازرگانی عراقی چەندی وەرگرتووە هەر شارە و هی خۆی دیارە ئێمە بێن ئەو معیارەی دابشکەین کە ئەو 4 ساڵی وەردەگرین لەگە زائید پێنجەکەی خاڵی سێەم بەڕاستی ئەو پرۆژەیە کە کاک عەبدوڕەحمان باسی کرد لە 2015 باسکراوە وەکو پێشنیار و وەکو قسە بووە بەڵام ئێمە وەکو وەزارەتی کشتتوکار لە 2016 وەکو پرۆژە ئامادەمان کرد و بەرزمان کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە دەبێ گەنم ئێمە کە ئیمتیازمان لێ هەیە دەتوانین ئاسایشی خۆراک لە ڕێگای گەنمەوە دابین بکەین ئێمە بێن ئەو پرۆژەیە چیتر بەڕەحمەتی قراراتی بەغدا نەکەوی یان جوتیارانی ئێمە ناومێت نەمن لەو بابەتێک کە پارە دێ پارە نایە کەمیە وەردەگرن ئەوەندەی وەرناگرن ئێمە خۆمان ئەو پرۆسەیە ئەوەندەی کە داخلی کۆبوونی خۆراشی دەکە عراق ئێمە ئەوەی دەستکاری ناکەین با تەسلیمی سایلۆکانکەین ئەویت کە ئێمە چارەسەری بۆ بکەین و پرۆژەکەش پرۆژەیەکی زۆر متەکاملە بەڵام بەداخەوە تا ئێستا ئیقراری لەسەر نەکراوە خاڵی چارەم ئەوەیە کە ئەو پێشنیارانی کە باز دەکرێت ئێمە لە ڕۆژی 22 پێنج کە ئەو کۆبوونەوەمان کرد دوایە پاشان جەنابی وەزیری لە ڕۆژی 6 کە ئەو کۆبوونەوەی کرا لەسەر گرێبەستی نەوتی ڕوز نەفت بوو کە جەنابی وەزیری ئێمە تەداخلی کرد ئەو چار پێشنیاری بەرز کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران لەسەر گەنم یەک لەوانە کە دەبی جەنابی سەرۆکی حکوومەت خۆی بێتە سەرخەت لەگە بەغدا قسە بکە بۆ ئەم بابەتە و ئەمڕۆ وەڵامی جەنابی وەزیری داوەتەوە جەنابی سەرۆکی حکوومەت دەڵێ من تەداخلم کردووە و چاوەڕێ بن لەو چەند ڕۆژەی داهاتوو ئەگەر نا دێنە سەر پێشنیارەکان کە پێشنیاری دووەممان ئەوە بووە 50 ملیار دینارمان بۆ تەرخام بکەن ئێمە 500,000 تەن گەنم لە ڕێگەی کۆمپانیەکانەوە بکڕینەوە ڕەوانی دەرەی بکەین لەبەر ئەوەی گەنمی هەرێمی کوردستان گەنمێکی زۆر باشە خواستی لەسەر لە دەرەوە نسبەی زیلۆتینی باشە پرۆتینی تێدا باشە کاربۆهیدراتەکەی باشە نسبەی باشە فحس کراوە لە ساڵی پار شەریکات زۆر ڕغبەتیان لەسەر هەیە خاڵی پێشنیاری سێم
ئەوە بووە کە حکوومەتی خۆمان 200 میلیارد دینار تەرخام کە بۆ کڕینەوەی 400,000 تەن گەرم لەو گەنمەی کە دەبینێتەوە لای جوتیاران پێشنیاری چارەمان ئەوە ئەگەر هیچ لەمانە جێبەجێ نەکرا بجەیەکمان بۆ تەرخانکەن 2 میلیارد و 300 میلیۆن بۆ ئەوەی بۆ شاری هەڵەبجەی تەرخام بکەین بۆ ئەو دەشتێکە جەنابیان باسی دەکەن گەنمیان زۆر دەمینێتەوە وەکو پارێزگایەکیش کە کەمی بۆ دانراوە لە حوسەی کە لە سلێمانی دانراوە ئێمە بۆی بکڕینەوە ئەو چار پێشنیارە پێم وایە ینی سەر دەگری لەوانە چکە بەڕاستی ئەمڕۆ ئەمەلێکمان وەگرتووە لەوەی بەڵێ کاکتۆر بۆی ڕوون بێت ئێستا ئێوە وەکو وەزارەتی کشتوکاڵغاتتان لە پارێزگاکان کردویان عێراق کردوێتی ینی ئێوە ئەو ڕێژەیەتان داناوە بۆ نمە سلێمانی ئەوەندە بێت دۆگەوەندە بێ هەولێر ئەوەندە بێت نا مامۆستا بەخۆی ئەو ڕێژەیە و ئەو معیارە ئەستن بەغدا پێشنیاری کردووە ئێمە هەر لە خەیاڵمان نەبوو ئێوان لەستە حەفدە باسییان دەکرد کاتێک کە چوو بنە کۆبنەوەکەی لە نوێنەری ئێمە فجائی توش بوو گوتی ئێمە معیارێکمان داناوە 5 ساڵتان لە وەردەگرین تەقسیمی دەکەین اینجا تێکڕای معدلەکەی وەردەگرین ئەوە لەو کۆبنەوە باس کراوە یەکەم جار لەوێندەرێ اینجا هاتوونە پارێزگا بە پارێزگا کۆیان کردەوە لە 2009 تا 2013 وەکو وتم 2014 و 15 و 16 کە زۆر لە قازانجی ئێمە دەبوو ئێستا کێشەکە زۆر کەمتر دەبوو لەو بابەتەی لە بۆ ئەوەی لە 2014 ئێمە 774,000 تەن تەسلیم کرا لە 2015 912,000 تەن تەسلیم کرا لە 2016 882,000 تەن تەسلیم کرا معدلەکە لەومە زۆر بەرز دەبەوە بەڵام ئەوان چکە لە قازانجی ئێمە و بەلایاننا هەموو غەدرەکە لە بەغداوە سەرچاوەکە لەوێ هاتووە گرتیتی کە ئەو معیاریان داناتە سپاندیان پارێزگا بە پارێزگا بەجەناب تموت نوێنەری وەزارەتی کشتتوکاڵ گوتی دەبێت لەسەر دەستپەی دانیشتوان دابەز بکرێ بەڵام ئەوەشیان قبول نەکرد اینجا ڕغمی ئەوەش پاشان کە قایمەمان ڕەوان کرد گوتی هەر پارێزگایەک ئەگەر 1 تەن زیاد و کەمی کردبی ئێمە قایمەکەی ڕەت دەکەینەوە ئەوە نەسی قسەی بەغدایە کە بە تەلەفۆن بە ئێمەیان وتووە ئێمە قایمەکەمان لەسەر ئەو کەمەی ڕەوان کرد کە ئەو 4 ساڵە و معدلەکە زائید 5ەکەیە بەڵێ سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت دوای ئەم ناوبڕە دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان ساتە خۆشەکانی ژیان بەرەمەکانی فەرمان دنیایەک بڕبا گەز جەنیچ لێژا نوڵی ترجژیرینا هەمیشە خۆشیێنا بۆ ئێوارە مردان فەرمان ئەی ئەوڕێی خانەوادان فەرمان شیرینتر لە خەندەی لێوان کۆمپانیای
کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. ئێستا بۆ یەکەمین جار لە کوردستان و عێراق ئامێری سپرای فۆم چەندەها ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەستەبەر دەکات. ئەگەر بێزار بوویت لە گەرمای هاوین و سەرمای زستان یا لە دڵۆپە و شێی بیناکەت، ئەوە ئامێری سپرای فۆم هەموو ئەمانەت بۆ چارەسەرەکات بەبێ دوودڵی. بە مادەی پۆلیۆریا و سپرای فۆم ڕووپۆشی ماڵ و شوێنە گشتی و مەلەوانگە و بانزیخانەکانتان بکەن. ئامێری سپرای فۆم ئەتوانێت لە تەواوی کوردستان کارەکانتان جێبەجێ بکات. ناونیشان سلێمانی پێشانگای IGT شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. ئامێری سپرای فۆم. پاکەرەوەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی قاپ، کەفێکی زۆر و بۆنێکی خۆش، خاوێنکردنەوەیکی تەندروست. تایبەتمەدی پاکەرەوەی ڤەتەن یەک دانە لە ڤەتەن بەرامبەر 3 دانێ لە پاکەرەوەکانی تر. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی مافور و فەرش و مۆکێت دوای خاوێنکردنەوەی بە گەسکی کارەبایی. ڤەتەن گشت لە کەوپیسی چەوریەک لا ئەدات و نوێ ئەکاتەوە. بۆ ئەم بەهارە با جلوبەرگەکەت بە پاکەرەوەی ڤەتەن نەرم و بۆن خۆش بکرێت تا جیاواز بیت. خانمی بەڕێز بۆ ڕیمەجاری هەراسانی کردویت لە جیران پاکەرەوەی ڤەتەن بە دڵنیایی بەکاربێنن. قەنەفە و مێز و کورسی و گشت پێداویستەکانی ناوماڵ بە پاکەرەوەی ڤەتەن پاچیان بکەرەوە. بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق فاسی ڤەتەن بە بۆنی خۆش گەیشت. بۆ ئەوەی جلوبەرگەکانت بێ لەکە و هەمیشە پاک بێت فاسی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی چەوری سەرتەباغەکانتان کە هەمیشە جوان و تەندروست دەبێت. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی کلسی کتری و چادان و مەخسەل و بانیۆ کە خەونی زۆری ئافرەتان بوو. ئامەشمان چارەسەر کرد بە مارکەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن لە سەرتاسەری تورکیا بەکاردەهێنرێت چونکە باشترینە. ئەوانەی ڤەتەن بەکاردەهێنن هەرگیز نایگۆڕن، دووبارە دەیکردنەوە. نرخی گونجاو باشترین کوالەتی پاکەرەوەی ڤەتەنە. خاوەن چەندین بڕوانامەی نێودەوڵەتی لە سەرتاسەری جیهان. بە هەمیشە ماڵەکانتان خاوێن و بۆن خۆش و تەندروست بێت بە پاکەرەوەی ڤەتەن. گەر بە دوای کوالێتێکی بەرز دەگەڕێی بەرهەمەکانی پاکەرەوەی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن ماڵەکانتان بە خاوێنی دەهێڵێتەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دوبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاگا عەبدوڕەحمان گەبگرم بڵای بەڕێزی سەبارەت بەوەی کە چۆن دەکرێت ینی لە ڕێی فشارێکەوە بەشە گەنمەکە وەرگنی بەشەکە لە عێراق زیاد بکرێەوە ئەو دابەشکردنی کە بۆ پارێزەکانی هەرێمیش کراوە ڕاست بکرێتەوە. لە ڕاستیە ئێمە وەکوتم محاولە کراوە، بەڵام زۆر بە کورتی و بە کورتی و بەڕوونی و بەڕاشکاویش وەزیری کشتتوکاڵ پێیوتین وەزیری کشتتوکاڵی عێراق کە ناتوانین ئەو 442,000 تەنەتان بۆکەین بە 445,000 تەن. ئەمڕۆ بە تەلەفۆن زۆر بەڕاشکاوی و بەڕوونی پێیوتین چونکە کارێکیڕوون نەکردەوە. بەڵێ چونکە ئەمە لە بودجەی ساڵی 2017 دیاری کراوە و هەر بۆ زانیاری جەنابیشت هەر جوتیارێک گەنم لە ساڵی 2017 کە تەسلیمی سایلۆکانەکە بنکە سایلۆکان ڕۆژێک دوو ڕۆژ دووە ئەوە پارەکەی پێدرێ. لە کاتێکا هێشتا جوتیارانی هەرێمی کوردستان پارەی گەنمی 2014 و 15 ئەم جوتیارانی هەرێمی کوردستانیش ڕاستە دارێت بە بازارکردنەکە دەستی پێ نەکردووە. تەسەورەکەم ڕاست بێت. وەزیری کشتتوکاڵ ئەمڕۆ وەزیری کشتتوکاڵ هەر وایە بەڵێ ئێستا لە سایلۆکانی لە ناوەڕاست و خواروی عێراق هەر جوتیارێک گەنمەکە تەسلیمەکات ڕۆژی دواتر پارەکەی پێدەدرێت، بەڵام بەو ڕێژەیە کە دیارە تهدید کراوە. وەکوتمێکە لە گرفتەکان ئەوەی ئێمە تا ئێستا 660 ملیار و 281 ملیۆن دیناری پارەی جوتیاران لە لای حکوومەتی عێراقیە هی ساڵی 2014 2015 2016 6 ملیار و 240 ملیۆنی 2014 مان لای حکوومەتی عێراقیە 234 ملیار و 20 ملیۆنی 2015 زائیدەن 357 ملیاری 2016 کە ئەمە بە کولیە کاتە زیاتر لە 660 ملیار دینار پارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان لای حکوومەتی ناوەندیە. ئەمەش بۆ خۆی بەڕاستی وای کردووە جوتیاری کەمێک ناومێت کردووە، بەڵام لە هەمووی خراپتر
ئەو شێوازی وەرگرتنەیە کە لەم ساڵدا هەیە. من کاک ئەنوەر بۆ خۆی زۆر پێم خۆشەکە لە بەرنامەکە هەیە ئەوان کتابێکیان کردووە لە کتابەکە ژمارە 6156 لە 25 دەی 2016 کتابەکەیان کردووە. ئەمە نسخەی کتابەکەیە بە پێی ئەمە بێت لە ڕاستیدا بە پێی پێشبینی خۆیان بێت سنووری پارێزگای سلێمانی بۆ ساڵی 2017 765,122 تن گەرمیانە بێت. پارێزگای هەولێر 467 تن گەرمیانە بێت. پارێزگای دهۆک 250,526 واتە بە هەردوو پارێزگای دهۆک و هەولێر بە پێی پێشبینیەکانی خۆیان هێندەی سنووری پارێزگای سلێمانی گەرمیان نابێت. ئەی خێرە لە 442,000 تن بەرەو ژوور تەنها 115,000 تن گەرمی جوتێرانی سنووری پارێزگای سلێمانی وەرەگیرە. من دڵنیام قسەکەی تەواوە غەدر لە شاری هەولێرش کراوە چونکە پارێزگایەکی گەورەی وەکو هەولێر کە خاوەنی دەیان دەشتی بەپیتە و ڕێژەیەکی زۆر هەر بۆ خۆی باسی کرد ساڵی ڕابردوو 374,000 تن گەرم لە هەولێر وەرگیراوە کە لە سەدا ئەم ساڵ لە سەدا چلیان لێ وەرەگرن. خێرە هەولێر لە دهۆک کەمتر بەرهەمی هەیە و یەکێ لە گرفتە گەورەکانی تر ئەوەیە کاک ئەنوەر بۆ خۆی زۆر باشەزانێ لە دابەشکردنی بڕشتە بۆ نمونە سنووری پارێزگای سلێمانی بۆ 1.2 109 کیلۆ دیاریکراوە. سنووری پارێزگای هەولێر بۆ 1.2 116 کیلۆ دیاریکراوە. پارێزگای دهۆک بۆ 1.2 170 کیلۆ دیاریکراوە. لە کاتێکە هەمومان دەزانین ئەگەر باران لە دهۆک هەبێت لە سلێمانی زیاترە، زەوی کشتتوکاڵی لە دهۆک هەبێت لە سلێمانی زۆر زیاترە و لە هەولێری لە دهۆک زیاترە. بەڵام ئەم ڕێژەیە لە ڕاستیدا بۆ خۆی جێگومانە ئەگینا زیانی جوتیار زیانی من پێم خۆش ئەوە باسکەم زیان گاندن بە جوتیار و زەردان لە جوتیارێکی شێخان و زاخۆ و ئامێدی بێ جیاواز نییە بۆ من لەگەڵ جوتیارێکی پێنجوێن و گەرمیان و قەڵازێ. جوتیار هەر جوتیاری ئەم هەرێمەیە بەڵام لە ڕاستیدا دابشکردنەکە بەو شێوازە ستەمێکی گەورەیە لە دەکرێتەوە ئەم دابشکردنە. ئێمە داوامان کردووە ئەنجومەنی وەزیران بۆ خۆی بێتە سەرخەت تەنها عیلاج ئەوەیە حکومت بۆ خۆی بڕێک پارە تەرخان بکات کە من بۆ دڵنیام حکومت ئەوەندە بە تەنگ کشتتوکاڵ و کەرتی کشتتوکاڵەوە نییە بە تایبەت ئەنجومەنی وەزیران. من یەک نمونە بۆ جەناوت باسکەم ئەمە کتابێکە ئێمە وەکو لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستان دە پەرلەمانتارین هەر یەکەمان نوێنەرایەتی 20,000 هاوڵاتیەکەین کە توێژێکی گرنگیان جوتیارانە. لە کۆتاییەکانی ساڵی 2014 داوامان کرد لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە کە ئەو کات پەرلەمان کارا بوو ئەمانەوێت دیدەنیەکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکەین بۆ ئەوەی باز لە گرفتەکانی سێکتەری کشتتوکاڵ وەسایلۆکان و بنکەکانی وەرگرتنی گەرم بکەین تا ئێساشی لەسەرا بێت دوای دەمانگ کە پەرلەمان کارا بوو و پەرلەمان ئەوە 2 ساڵی شە لە کار کەوتووە ئەوە خەریکە خولیشی تەواوە بێت بەڵام بەداخەوە ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئامادە نەبووە نیو سعات تەرخان کە بۆ ئەندامانی لیژنەی کشتتوکاڵ دڵنیا بە ئەگەر ئەو کاتە بۆ گرفتەکانی کێشەی کشتتوکاڵ بە تایبەت مەسەلەی گەرم و سایلۆکان ئەگەر ئەو کاتە گوێ لە ئێمە بگیرایە کەم و کورتەکان هەمومان بە حکمیەوەی مەیدانیە شوێنەکان چوو بووین دڵنیا بە ئێستا تووشی ئەم گرفتانە نەبووین کە ڕوبەڕووی جوتیاران و گەرمی جوتیاران باسەکەم دواتر گرم و لای بەرز کاک دکتۆرە وەرەگە بگرم و لای بەرز سەبارەت بەوەی کە زۆر جار جۆرێک لە تێکەڵاوی هەیە لە لای خەڵک لە لای جوتیاران ئایا مەسلەی وەرگرتنی گەنم ئەرکی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمە یاخود وەزارەتی بازرگانیە تاکوێ ئەرکی وەزارەتی کشتتوکاڵە تاکوێ ئەرکی وەزارەتی بازرگانی تەنسیقێکتان هەیە لە نێوان خۆتاندایەوەکو ئەو دوو وەزارەتە؟ بەڵا خۆی وەکو مەهام وەکو فەرمیەکە یان وەکو یاساییەکە ئیشی ئێمە بەرهەمهێنانە تا دەگاتە پرۆسی بە بازارکردن لە پرۆسی بازارکردن ئیشی ئێمە نامینێت دەبێتە ئەرشی وەزارەتی بازرگانی پیشسازی لە هەرێمی کوردستان لەگەر وەزارەتی بازرگانی عراقی ئەم کارە ئەنجام دەدەن بەڵام ئێمە لە پەرۆشیمان لە بۆ دووتیاران بەڕاستی لەبەر ئەوەی بە بازارکردنیش قۆناغی گرنگی دووەمە لە کشتتوکاڵ کە یەکەم بەرهەمهێنانە دووەم بە بازارکردنەکەیە ئەگە گرفت لە بازارکردن هەبوو کەوا بوو دەگەڕێتەوە بە سلبی بۆ بەرهەمهێنانەکە بۆیە بەردەوام ینی لە سەرخەت بووینە بەردەوام لە هاریکاریدا بووینە بەردەوام تەداخڵدا بووینە هەتا ئەو هەموو ساڵێ پێشی پرۆسە دەستپێکە جەنابی وەزیری کشتتوکاڵ کە لێرە کۆبوونەوەی بە هەموو معنیەکان کردو هەتا ئەم ساڵ دوو ئەندامی لیژنەی کشتتوکاری لە پەرلەمانی هەرێمی کوردستانیش بەشداری کۆبوونەوەکە بوون لە 22 لەگەڵمان دانیشتبوون لەگەڵ بەڕێوەبەری سایلۆکان بەڕێوەبەری دانەوێلە لە هەموو پارێزگاکان
و بەڕێوەبەرە گشتیەکانی کشتتوکاڵی خۆمان و بەڕێوەبەرە گشتیەکان ئەوانەیان فەرمانبەرەکانی کە مختصم بە بابەتی تەسویق و گەنم یەک لەو هاریکاریانە کە هەموو ساڵ دەیکەین هەر فەرمانبەرێکیان بوێ لە وەزارەتی کشتتوکاڵ ئێمە ئامادەینە لەو پرۆسەیە بۆیان ڕەوانکەین هەر ئامێر و مەکاینە کەمان بی لە وەزارەتی کشتتوکاڵ ئامادەی نەبیدەین بە سایلۆکان ئەمیش هەموو لەبەر خاتری جوتیاران بۆ ئەوەی کە ئەو بازارکردە بە ئاسان بی یان بۆ ئەوەی کە تووشی گرفت نەبن یان لەگەر بەغدا کە قسە دەکەین بەردەوام لەبەر ئەوەی بووە کە ئێمەش پاڵپشتی بین بۆ وەزارەتی کشتتوکاڵ بۆ وەزارەتی بازرگانی هەرچەندە ئەوەی کە دەبینم بەڕاستی ئەمساڵ جنابی وەزیری بازرگانی بە وەکالەت کە دکتۆر علی سندی ئەویش بەڕاستی بە هەموو خەمەوە لەگەردایە من لە دووسێ کۆبوونەوە لەگە جنابیان دابمەکە لەگەر بەغدا لەگە وەزیری بازرگانی بەغدا لەگە وەزیری کشتتوکاڵی بەغدا لەگەوانە بەردەوام لە سەخت بوو ئەویش لە خەمدا بۆ بەڵام ئەوەی کە ئەمە دەیبینین بەغدا دەیەوێ ئەم کێشەیە دروستکە بۆ هەرێمی کوردستان وەکو چۆن کێشەی بودجەی دروست کرد وەکو چۆن موچەی بڕیە چۆن چەندی کێشەیت کە دروست کردووە گەرمی ژێک لەوانە بووە کە بێ کێشە بۆ جوتیاران دروستکە بەڵام منیش هاوڕام لەگەر کاک مامۆستا عەبدوڕەحمان کە دەڵێ پێویستە حکوومەتی خۆمان ئەم بابەتە بەڕاستی وەزیری ئێمەش بەڕاستی لە بری هەمووان پێم وایە بەڵێ ئەی هۆکاری لە بری هەمووان پێم وایە ئەم خەمەی بەردەوام بە ئەنجومەنی وەزیران ڕاگەیاندووە هۆکاری چێتە ئێستا حکوومەت بۆ حکوومەتێک دوای 25 ساڵ نەتوانێت گەرمی جوتیاران بکرێتەوە کارەکەی چییە ینی بۆ گەرمی جوتیاران ناکرێتەوە هاوردەی دەرەوەی ناکە لە کاتێک ئێستا بانگەشەی مەسلەی دەوڵەت بوون دەکرێت و بەرەو ڕیفراندۆم کە نەتوانیم کێشێت چارەسەر بکەیت خۆ بڕاستی ئەو بابەتی بەستنەوەی گەن تەسویقی بە بازارکردن لەگەر کۆبوونی خۆراک یەک لەو کێشانە بووە کە لە عێراق بووە سیستەمێک و دایان ناو ئیتر گەرمی ئێمەشیان خستنە ئەو سیستەمەوە ئەوە بوو کە بەڕاستی حکوومەتی خۆمان خەمی لێ نەدەخوارد و هەتا ساڵی 2016 بەڕاستی کێشەیەکی گەوریان بۆ پەیدا نەکردوین بەردەوام پرۆسەکە احتیاطی خۆی دەڕۆیشت بەڵام ئەوە تا ئێستا دروستیان کردووە و ئێمە لەو کاتەش بەڕاستی حکوومەتی خۆشمان خۆ دەبینین لە قەیرانی دارایەکی قبولدایە بۆیە لەوانەیە هەندێک شت لە ئەهەمیەت هەبی یا مهم هەیە و ئەهەمیش هەیە بۆیە لەوانەیە بە تەواوی نەپڕژابێتی سەر ئەم بابەتە بەڵام ئەوەی کە ئێمە پێشنیارمان کردووە ئەرچێکی زۆر بەسەر حکوومەت ناکەوێت سا حکوومەت یان زۆر بودجەیەکی گەورەی بۆ تەرخان ناکە ئەوی تر ئێمە دەتوانین بە بازاری لە دەرەوە بۆ دۆزین و لە بۆی لە چەندین وڵات لە چەندین کۆمپانیا لە دەرەوە داواکاری هەیە لەسەر گەرمی ئێمە بەڵام ئەمڕۆ گەنم نرخێکی دیاریکراوی هەیە لە عالم و لە ناو بۆرسەدایە بۆیە ئەوانش بەو دەرخەدایانەوە لە ئێمە بکڕنەوە ئێمە دەمانەوێت پاڵپشتیەک یان دامێک لە حکوومەت بێتن بۆ ئەوەی بۆ هەر تەنێک هەندێک پارە بدەین بە جوتیار بۆی کە زەرەری زۆر لێ نەکەوێت بەڵێ زۆر بە کورتی کاتمان نەماوە سەبارەت بەوەی کە ئێستا ئەم ساڵ بۆ هەر تەنێک حکوومەتی عێراقی بڕی چەند پارەی دیاری کردووە سەبارەت بەوەش کە پێتان وایە ئەنجومەنی وەزیران و پێشنازانی کە بەڕێز وتە دیان گەرم هاودەی دەرەوە بکرێت دیان حکوومەت هێرێم خۆی بیکرێتەوە هیچ بەڵێنێکتان وەرگرتووە ئەگەر بە کورتی بێ سواز دەکەین والله گەر لەسەر نرخەکەی بی دەرەجەیەک بە 560,000 دەرەجە 2 480,000 دەرەجە 3 بە 420,000 بەنسبەت ئەو هیوای ئێمە بەو بابەتەی هیوایەکمان وەگرتووە و پێم وایە لەو چار پێشنیارێکە کردومانە بەلایانی کەم 2 پێشنیار ئێستا لە ئارادایە کە جێبەجێ بکرێت نارێم دووەکەیت کە نازانم چاچ دەکەم هەندێکی جێبەجێ بکرێت یەک لەوانە کە حکوومەتی خۆمان لە سەخت بی لەگەر بەغدا بۆ ئەوەی کە ئەو بڕە زیاد کرێ هەرچەندە وەزیری کشتتوکاڵ لە بەغدا لەوانەیە ئەو دەسەڵاتی نەبی کە زیادیکە چکە بەڕاستی لەسەرەوەترە ئەوەی کوتم لە بڕیاری سیاسیە لەوانەیە ئەگەر لە ڕێگای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی خۆمان لەگە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بەغدا احتیمالە کاریگەریەکە بێ کاریگەری دوم ئەوەی دووەم هەندێک بودجە تەرخام بکەن بۆەوەی هیچ نەبی هەندێک بکڕینەوە لەوەی بەتایبەتی بۆ هەڵەبجە کە زۆر کەمی بۆ دانراوە ئەگەن ئەوانتر تاڕادەیەک وەکوتم سلێمانی لە 52 ساڵی پارەکەیە ئەگە بە تێکرا وەریگرین هەولێر لە هەمان کەمترە بەڵام حسابی ومان نەکردووە زیاتر لەو هەڵەبجە وەکو پارێزگایەک کە تەماشای بکرێت بەڵێ سوپاس دەکەم کاک عەبدوڕەحمان کاتمان کەمەوە کێشەی کەمی سایلۆ شەیە بۆ وەرگرتنی جوتیاران لە ناوچەکانی هەرێمی کوردستان جگە لەوەی کە گەرمەکەشیان کەم لێوەرەگیرێت بەڵێ بەداخەوە چارەکە سەدەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و دەسەڵاتی کوردی هەیە تا ئێستا نەیتوانیوە سایلۆی پێویست بۆ وەرگرتنی دانەوێڵە و خەزمکردنی دانەوێڵەی چەند سایلۆمانەیە لە کوردستان ئێمە بە هەموو ئەو سایلۆیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بەشی کۆگاکردن یا خەزمکردنی 425,000 تەنەکات زۆر بەداخەوە دەیڵێم ئێمە لەم هەرێمی کوردستانە خۆی گەورە نعمەتێکی پێداوین گەرمی زۆرمان هەیە نەمانتوانیوە سایلۆی بۆ بکەین نەوتی زۆرمان هەیە نەمانتوانیوە خەزانی بۆ بکەین ئاوی زۆرمان هەیە نەمانتوانیوە بەندایی بۆ بکەین و یەکێ لە گرفتە گەورەکان کاک ئەنوەر خۆی باسی کرد مەسەلەی بە بازارکردنە من یەک نمونە بۆ تۆ بە جەناب و بینەران بێنمەوە لە ساڵی 2009
گەرمی کوردستان هەموو کوردستان 218,000 تن بووە بەڵام لەم ساڵانەی دواییە کە حکوومەت عێراقی پارەی پێدەدا تەنێ 700,000 دیناری پێدەدا وای لێ هات گەرمی کوردستان گەشتە ملیۆنێک تن ئەمە بۆ خۆی گرنگە زۆر بەداخەوە ئەم بە بێبازاڕی وەساغنەکردنەوەی بەروبوون جوتیای ناومێت کردووە یەک نمونە بۆ جەنابەت باس بکەم ئەمڕۆ لە علوەی شاری سلێمانیە 1 کیلۆ خەیار بە جوملە بە 75 دینار فرۆشراوە کەواتە 27 کیلۆ خەیار 2000 دیناری بۆ جوتیار کردووە کە ئەمە بۆتە هۆی ناومێتکردنی جوتیار و پێویستە وەزارەتی کشتتوکاڵ بەزووی بێتە سەرخەت یەکێ لە گرفتە گەورەکانی تر ئەوەیە وەزارەتی کشتتوکاڵ من بۆ خۆم لە دەمی کاک عەبدولستار مەجید گوێم لێ بوو و بیستم کە کشتتوکاڵ بۆ ئەوەی پێشی خەین ساڵانە پێویستی بە 757 ملیار دینار هەیە بەڵام هیچ ساڵێک ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە 100 ملیاریشی بۆ کەرتی کشتتوکاڵ تەرخان نەکردووە ساڵی 2015 32 ملیاری تەرخان کرد کە 16 سەرف کرد 2016 نوێزەی تەرخان کرد نوێی خەرج کرد بۆ 2017 لە 10 ملیار کەمترە بە 10 ملیارد و 20 ملیارد و 30 ملیارد هەتا دنیا کەرتی کشتتوکاڵ نابژێتەوە بە پێشەوانە کاتمان زۆر بەکردنی خولەک چارەسەرچیە بۆ جوتیاران گەرمیان لە بازار ڕۆژدا بفرۆشن یاخود چارەسەر من لە ڕاستیە هیچ ئەمەلێکم بە حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە و لە بەغایشەوە زۆر بە ڕاشکاوی پیان و توین زیادی ناکەین بۆیە لە ڕاستیدا جوتیارانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی هێندەی کە ناومێت نەبن ئەگەر پێیان دەکرێت بۆ خۆیان گەرمەکان بفرۆشن لە بەزای ڕەشا بە سەرێک ساخیکەنەوە و بەڕێز عەبدوڕەحمان عەلی ئەندامیری کشتتوکاڵ و ئاودەری لە پەرلەمان کوردستان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مابووی هەروەها بەڕێز دکتۆر ئەنوەر عومەر تەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارە لەم بەرنامەی کرد